обеспечению сирийских граждан всем необходимым. سەرەتا لە ئامادەی تورکیاوە لە سوورە دەست پێ دەکەم. دیارە هاوکارە تورکەکانمان ئێمەیان دڵنیا کردوێتەوە کە ئامادەی سەربازیان لە سووریا کاتیە. هەر کاتێک هەلومەرجی لەبار ڕەخسا بۆ ژیان و گوزرانی هاوڵاتیانی سووریا لەسەر خاک و ڕووبەری وڵاتەکەیان ئیدی هێزە سەربازەکانی خۆیان لە ناوچەکە لادەبن. دیارە ئێستا ئەو ناوچانە لەژێر کۆنتڕۆڵی تورکیادان. بۆی هەموو هەڵومەرجێکی پێویست و سەقامگیری بۆ ژیان و گوزرانی هاوڵاتیانی سووریا لەو ناوچانەدا لە ئەستۆی ئەنقەرەدایە. هەر سەرپێچی و یاساشکێنێکیش هەبێت لەو ناوچانە لە دژی هاوڵاتیانی سووریای مایە قبوڵکردن نییە. کاتێک ڕووداوی لەم چەشنە ڕوودەدات ئێمە هاوبەش تورکەکانمان ئاگادار دەکەینەوە تا هەلومەرجی پێویست بگرنە بەر بۆ ڕێلێگرتن. دیار ئەم بابەتە هەمان شتە لە پەیوەست بەو ناوچانەیە کە لەژێر کۆنتڕۆڵی هێزە سەربازیەکانی ئەمریکادان بە نایاسایی. مەبەست لەو ناوچانەیە کە کوردەکان و هێزەکانی یەک پەگە تێدا دەژین و ئامادەن.